نەورۆزتان پیرۆز بێ. ئێرە گردی مامەیارەیە، هاوڵاتیان لە کۆنەوە دێنە ئەم گردە و ئاگری نەورۆز دەکەنەوە بۆ جێڕانی ئاهەنگی نەورۆز. ئەم ساڵیش لەگەڵ ئەوەی ڕەمەزانە هاوڵاتیشی زۆر بە جلوبەرجی کوردیەوە هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی کە ئاگری نەورۆز بکەنەوە پێشبانجی ئەوارە. من پێم خۆشە بچۆن لای چەند هاوڵاتیەک بزانم ئەوان هەستیان چییە لەکە لە ڕەمەزانە و هاوکەت نەورۆزیشە. لێرەم دوانەی لێ سڵاوتان لێ بێ، جلی کوردیتان لەبەر کردووە، ئەمڕۆ پەیامی خۆتانەگەیەن بە شێ؟ وەڵایی پیرۆزێکم لە هەموو گەلی کوردستان، جەژنێکی کۆنی کووردە نەورۆز. ئێمەش هەموو ساڵێک لەو کاتا یادیەکەینەوە خۆشی خۆمان دەرەبڕین. چی ئەکەن بەنیازی چین بۆ سبەینە؟ هەر ڕەمەزانی شەو نەورۆزیشە، بەنیازی چیت؟ وەڵایی من کورد بناسم هەمووی خەریکی گۆشتبرژاندن و ئەم سەر و ئاگرکردنەوەی ئێوە پلانمان گۆشتبرژاندنە ئینشەڵا. ئێوارەکەی ئینشەڵا لە کاتی ڕۆژوشکاندا بە مقاڵی ئەیشکەین و گۆشتە برژین و ئەچین ئای مقاڵی گۆشت و کورە تەرتیبات و دەست و دەرە و ئەو هەوا خۆشە و ئیتراوە. ئەم ڕۆیا سبەینە. وەڵا ئەمڕۆ نا ئەمڕۆ حەفلەکەیە بۆ بەیانی ئینشەڵا دەرەچێ 21 مانگ. خاتون جلی کوردی بۆ نەورۆز لەبەر ئەکەی یاخود هەر مناسبەیەکە بێت جل لەبەر ئەکەی ئی کوردی؟ هەموو مناسبەیەک لەبەرەکرێت، چونکە ئەگەر کورد بیت ئەبێ هەر هەڵوەستە هەبێ لەو ڕۆژانەیە. تەنانەت ئەمڕۆ کە ڕۆژێکی زۆر پیرۆزە کە نەورۆزە، یعنی وەکو ساڵێکی تازەیە، تەبعەن ئەبێ لەبەر بکرێت. سبەینێکی بۆ گۆشتبرژاندنەکە؟ بەڵێ ئەی چۆن بەدڵنیاییەوە. واتە هەرە بێ گۆشت نابێ نەورۆز. وەڵای خۆی مۆزۆی ئێمە تۆزێ قوڵە ئەمڕۆ خۆرە، بەڵام بە زۆرە بێ بۆ گۆشت برژاندن ئەوەیە. زۆر سپاس بۆ ئێوە، نەورۆزتان پیرۆز بێ. بەڵێ لێرە هاوڵاتێکی زۆری لێیە کە جلوبەرجی کوردیان لەبەر کردووە و چاوەڕێی ئەوەن کە ئاگری نەورۆز بکرێتەوە و بەشداری ئاهەنگی نەورۆز بکەن بۆ ئەوەی کە ساڵانە لێرەکە لە گردی مامەیارە، لە سەهۆڵەکە، لە بناری گۆیژە و چەندە شوێنی دیکە ئەوە هاوڵاتیان بەشداری ئەم جۆرە ئاهەنگانە دەکەن کە بۆ کردنەوەی ئاگری نەورۆزە. ئەم ساڵ لە چەند شوێنێکی شاری سلێمانی جەژنی نەورۆز بە ڕێوە دەچێت. بێمە لام خاتونە سڵاو لێ بە خاتون، نەورۆزە پیرۆز بێ. تا چەنە گرنگی بە جەژنی نەورۆزەیت؟ وەڵا زۆر جەژنی خۆمانە ئەبێ گرنگی پێبین. ئامادەکاری چی کردووە؟ وەڵا ئامادەکاری تر جلی جوانمان کردووە و لە بەیان و لە خۆسیە هیچمان نەخواردووە بۆی بین لەم جەژنەیە شەریک بین. چەند دەست جلە کردووە بۆم نەورۆزە؟ وەڵا یەک دەست جلم کردووە جارێ. بەسی سپێرە هەیە؟ کوڕە زۆر دەسێ هەیە؟ کوربیت و جلت نەبێ. وەڵا زۆرمان جلەکانتان گرانەکەوێ هەرزان؟ وەڵای ترەوە چوزام سەلیقەیە، هەیە پێ خۆشە گران بێ، هەیە پێی خۆشە هەرزان بێ. گرانمان هەیە هەرزانمان هەیە. واتە مەسرەفەکە زۆر قورس نییە گەر نەتەوێ؟ بە خۆتە نەخێر شەر نییە مەسرەفەکە قورس بێ، وایە؟ زۆر سپاس دەکەم. نەفس لەیدایە داجە سڵاو لێ بێ. قسەیەکم بۆ بکەم، جیاوازی نەورۆزی جاران و ئێستا چییە؟ جاران چیتان نەکردیەوە؟ سپاس دەکەم. لێرە هاوڵاتیان بە جلوبەرجی ئاڵوواڵاوە هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی کە بەشداری جەژنی نەورۆز بکەن بۆ ئاگرەکە لێرەدا کە دارێکی زۆر ئامادە کراوە. ئەگەر هاوکار بێنەکان بگوێزێتەوە لێرە داردانراوە. پاشکەمێکی دیکە ئاگری نەورۆز لە گردی مامایارە دەکرێتەوە کە ئەم جێگایە مێژوویەکی هەیە لە شاری سلێمانیە کە ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی ئێرە دەکەن بۆ ئەوەی کە بەشداری ئەم جەژنە بکەن و تایدا ئاگری نەورۆز لێرە بکرێتەوە و یادی نەورۆز پیرۆز بکەن. من ئەم ڕۆژ جلی کوردیم لەبەر کردووە و کە ئەمانێ بەشداری ئاهەنگی نەورۆز بکەین و لەگەڵتان دەبین تاوەکو سەرجەم ئەو چالەشێنەتان بۆ بجۆزینەوە.